ڤارین و پەریا و لیا و ساریا ئەو چوار منداڵە بوون لە ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزێندا لە نزیک گوندی بەردەسوور لە قەزای کەلار گیانیان لەدەستدا. نزیکی بانگی مەغریب ساعت 5 ئێوارە ئەم ڕووداوی هاتوچۆ ڕوویدا کە بووە هۆی گیان لە دەستدانی چوار قوربانی چوار منداڵ و برینداربوونی سێ منداڵی تر و دوو ئافرەتی تر کە دوو ئافرەتەکە خوشکن و ئەم ڕووداوە هەم ئێمە و هەم تەواوی دانیشتوانی باوەنر و بگرە ئیدارەی گەرمیانیشی غەمبار کردووە لە بەرەوەی ڕووداوێکی دڵتەزێن بووە ئەوە ئێسش بریندارەکان لە سلێمانین چارەسەر وەرەگرن. کارەساتەکە لە ڕاستیە کارەساتێکی قورسە بە تایبەتی ینی ئەو ئامۆزامان سێ منداڵی بە یەکەوە گیانی لەدەستداوە و هەروە ئەو خزمەی تریشمان منداڵێکی لەدەستداوە. ڕووداوەکە سەر لە ئێوارەی ڕۆژی چوارشەممە بە ئۆتۆمبیلێکی جۆری کرۆلا بووە کە 9 سەرنشینی تێدا بوو و 7 لە سەرنشینەکان منداڵ بوون و بە مەبەستی سەردانکردن بۆ قەزای کەلار ڕۆشتوون. ڕووداوەکە براژنەکەم لەگەڵ خوشکەیە بۆ ماڵی باوکی ڕۆشتەوە لە ڕێگە سیارەکە لە دەستی وەرگرتووە ئیتر خۆی کێشاوە بەستوونیەکە برازایەکی من و سێ کچی کاگەمیر ئەمری خۆیان کردووە کاوانیژە برازایە من فەرقیانی ئێمە یەک عایلەین دوو مناڵیان شکر بۆخوا باشن وەڵاهی دایکی ئەم بەیانیە زانیوێتی هی سێ کچەکە حالیەن ئەوەتە لەوە چی خۆتان گوێتان لێبێ لە ناتوانین بە هیچ شێوەیەکی وەریکەینەوە و براژنەکە منیش تەقریبەن چارێکی پێش ئێستا بە وەزاکەی زانیوە لە خستەخانە ڕۆژی زۆر تێک چووە. خراپی ڕێگاکە بۆتە هۆی دروستبوونی چەندان چیرۆکی هاوشێوە و سووتانی جەرگی چەندان دایکی تر. زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکە ترس و دڵەڕاوکەی بەردەوام لای خەڵکی دروست دەکات و حکوومەتیش دوای 33 ساڵ لە حکومڕانی هێشتا نەیتوانیوە ڕێگاکە بەباشی تەواو بکات. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.